بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان خوشویستانم لمانجی مولودی پیغمبران صلی الله عليه وآله وسلم و امر 15 مولود و سرتای وتارەکەمان بەدە سەڵەوات لە دیداری پیغمبر صلی الله عليه وسلم دەست پێ ئەکەین و ئەڵێین اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا وشفيع ذنوبنا وطبيب قلوبنا ونور أبصارنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. برزان خوشویستانم كتابي الذريعة إلى مكارم الشريعة زاناي بايبرز راغب أصفهاني نسويتي. إما لم كتابة نزیکی 270 لاپەڕەمان باس کردو لە خزمەتیا بووین و 30 لاپەڕەیەکمان ماوە کتێبەکە ختمکەین و تەواوکەین. لەم بەشەیە باسی سەناعات و مەکاسبی ئینسانەکان ئەکات، لە پەنای ئەوانەشە باسی بەخشینی ئینسانەکان، جوودی ئینسانەکان، سەخاوەتیان، باسی بەخیلی ئینسانەکان لەم بەشەیە بۆمان باسەکە. لە باسی سەناعاتە کۆمەڵێ ئەساسیاتی زۆر گەورە بۆ ئێمە باسەکە. ئەفەرمێ هەرچی سەناعەت هەیە لەم سەرزەویە کە تۆ ئەیبینی، هەرچی کاروبارێکی دروستکردن هەیە لەسەر زەویە، هەر هەمووی پێکەوە بێنە لە 3 بەش تەجاوز ناکە. بەشێکیان ئەسڵ و ئەساسیاتە، بەشێکیان تەکمیلەی ئەوانەی تر ئەکا، بەشێکیان ثەمەرەکەیەتی، بەرووبوومەکەیەتی. بۆیە ئەفەرمێ بزانە کە ئەسڵی هەرچی کار و کەسابەت هەیە لەم سەرزەویە لە 4 شتا کۆ ئەبێت. یان زەراعەتە، زەراعەتەکەی، یان حیاکەتە، چنینە، ئیتر چنین سەواء دروستکردنی قوماش بێ یان خەیاطە و دوورینی بێ، یان بینایە و دروستکردنی بینایات و ئەو لایانەیە، یان سیاسەتە. سیاست بە معنای بەڕێوەبردن، ئیتر لە بەڕێوەبردنی ماڵێکەوە بیگرە هەتاوەکو بەڕێوەبردنی وڵات و تا بەڕێوەبردنی جیهان و هەر هەموو ئەکاتە سیاست. ئەفەرمێ ئەم 4 ئەسڵە ئیتر هەرچی ئوسوولە، هەرچی کار و کەسابەتە خزمەتی ئەمانە ئەکا و ئەگەڕێتەوە سەر ئەمانە. بە نمونە مەسەلەن هەر یەکێک لەوانە بگرین، زەراعەتەگری سەیرەکەی، هەرچی کاروباری حتا ئاژەڵ و چی هەموویەتەوە سەر زەراعەتی ئینسانەکان. ئینسان پێویستی بە خواردن هەیە لە ڕووی زراعەتەوە دابینیکە، پێویستی بە جلوبەرگ و پۆشاک هەیە لە ڕووی حیاکەتەوە دوورینەوە دابینی بکە، پێویستی بە شوێن و جێگەیە لە ڕێی بینایەتەوە ئەیکە، پێویستی بە بەڕێوەبردن هەیە لە ڕووی سیاسەتەوە جێبەجێیەکە. ئەفەرمێ هەندێک شتیش کە ئەمە ئەسڵەکانن، ئەمانەی کە مڕەشەحیان پێوترێ یارمەتی دەری ئەو ئەسڵانن. ئەفەرمێ بۆ نمونە ئاسنگەرێتی، ئاسنگەرێتی لە وردی ئەەکەیتەوە کارەکان ئەکات لە پێناوی ئەم 4 شتەیە. بۆ نمونە مەسەلەن شتێک دروستەکە بە ئاسن بۆی زەوی بکێڵێ، هاوکاری ئەو کەسە ئەکا کەوا خەریکی زراعەت، هاوکاری ئەو کەسە ئەکا کە خەریکی دوورینە، مەکینەیەکی بۆ دروستەکە، هاوکاری ئەو کەسە کە بینا دروستەکە. عینەن ئاسنگەرەکە هاوکاریەتی.
حتى لە سیاسەتە و لە بەڕێوەبردنە دروستکردنی شمشێرەکان و ئەو هەموو عسکرتالێت و هەمووی لە ئاسن دروستە کرد هەمووشی بە بازرگانەکان دروستە بەس لە پێناو خۆکەوە بازرگانی لە پێناو خودی خۆیان نییە لە پێناو ئەو ئیشەی ترەیە کە لە پشتەوە هەیە یان نەفەرمێ چنین دوورین هەرچی ئەمانە سیر ئەەکەی مەسە حتا هەلاجیکردن گرتنی پێستەکان با بڵێن گرتنەوەی پێستەکان و لابردنی مووەکانی و خوریەکانی و کۆکردنەوەی و تەرتیبکردن هەمووی لە پێناویچە لە ئەخیرە لە پێناوی حیاکەتەیە کەوانە ئەمانە ئوسوولن ئەساسیاتن ئەم چوار شتە ئەفەرمێ هەندێشتیش هەیە مزەینی ئەوانە جوانی ئەکا باشتری ئەکا زووتر ئەدا بەدەستەوە بەروبوومی ئەوانەیە ئەفەرمێ بۆ نمونە کەسێک گێت تەنورێ دروستەکە بۆ نان دیقەتە نانەکە بەچی ئەکرد لە زراعەتە ینی ئیشێکی کرد ئیشی زراعەتەکەی جوان کرد کەسێک گێت تەحانەیەک دروستەکە شتێک دروستەکە کە ئەم ئاردەتیایە مەسەلەن ئەم گەنمەتیایە ئەهاڕێ و دوایی ئەکرێتە هەویر عینەن بە هەمان چەشن ئەمیش ئەکاتە چی ئەکاتە هاوکاری ئەو کەسێکەوە زراعەت ئەکا یان کەسێک گێت مەقەسێک دروستەکە ئەم مەقەسە قەسساڕە لە پێناویچە لە پێناوی خەیاطەیەکی جوانایە بۆ ئینسانەکان چکە تەبەن لەناو ئاژەڵەکان ئەگەر دیقەتتان دابێ لە بڵێم گیاندارەکانە تەنها ئینسانە جۆری خانووی ئەگۆڕێ جۆری زراعەتی حتا ئەگۆڕ جۆری خواردنی ئەگۆڕێ و جۆری ماڵ و بینا و تەرتیباتی ئەگۆڕێ هەموو ساڵێ بەنەوە ئیتر ئەکا بۆیە ئەم بەشە لە خزمەتانە ئەرستانکەم بەشی ثەمەڕەکە زۆر گرنگە و لەزەتی تەواوی ئوسوولەکان لەوا دەرەکەوێت یعنی ئەگەر ئینسان ئەو گەنمەیکەوە بەدەستی ئێهێنێ ئەگەر نەیهاڕێت و خی گەورە عەقڵی پێ دەرکی ئەمە پێنەدا خوێی تێکە و تەرتیبی کەوی برژێنە ناتوانێت تەحمولی ئەوە ناکە ڕۆژێک دوانسیان تەحمولی نییە گیاندارەکان تەحمولیان هەیە خودی ئەوەی کە لە زێوەرەیە خودی ئەوە بەکارێن بەس ئینسان نوعیەتی ئینسان طعمی ئینسان تامی ئینسان شێوازێکی تر ئەفەرمێ هەر وەکو ئینسان خۆی بۆ خۆی ئوسوولی ئینسان دڵیەتی جگەریەتی لەناو ئینسانە لەگەڵ دەماغ و فکریەتی ئەم سیانە ئەسڵن لە ئینسانە هەموو ئەوانەی تر لە ئینسانە هەن یا متەمیمی ئەوانە تەواوی ئەکەن یا جوانی ئەکەن بنمونە مەسەلەن ئەبینی مەعیدەی هەیە ئەم کەسە ئەم هەموو خوێن بەر و خوێن هێن و ئەمە هەمووی لە پێناوی دڵایە لە پێناوی جگەرە لە پێناوی دەماغە بیرکردنەوەیە لە ئینسانە کۆکردنەوەی معلوماتە لە ئینسانە ئەو سێ ئەسڵە هەیە لە ئینسانە بۆیە لە طیبی کۆنا وتوێنە ئینسان سێ دڵی هەیە سێ دڵ یەکیان دەماغە یەکیان دڵی حەقی یەکیان جگەریەتی ئەوەندە گرنگیان تەمەن ئێستا زۆرێک لە نەخۆشیەکان و دیڕاساتی تازەوانە باسیەوەکە کە جگەر چەند نەخۆشی لەخۆ ئەگرێ و چی و زۆر کات جگەرە نەخۆش یعنی تۆ جاری وایە شتێکە خۆی زۆر تاڵە و تەسەوری خۆ دەڵێ لەوەی بۆ شەکرەکەم بەرەکەی شەکرەکە ئەفڕێ هۆکارەکەی چییە جگەر عکسیەکاتەوە ئەکاتە شیرین جگەر کاری زۆر گەورە گەورەیەکە لە ئینسانە پێوتر لە یەکێک لە عەقڵەکان هەندێکیش فەرموویانە فەرموویانە مەعیدە خۆی بۆ خۆی عەقڵێکی سەربەخۆی لە ئینسانە جیاواز لە عەقڵەکانی تر بە هەر حاڵ چۆن لە ئینسانە متەممیمات و مکەملاتەیە حتا ئەفەرمێ مەسەلەن برۆ ڕاستە جوانێکی زۆر جوانی داوە بە ئینسان بەڵام لە غەیری زینەکەی هەندێک کاریشی پێ سپێراوە مەسە عارەقەی ڕاستەخۆ نێتە ناو چاو لای بدا ئەگەر عارەقەیە کاتە خوارەوە چاو زەرر نەهێنێ و ئەم لایەنەشی تێ ئەخوێنیتەوە تۆ بەڵام لە پەنای ئەم لایەنە تۆ دیقەت ئەدەی جوانی و کەماڵیدا ئایا خۆی بۆ خۆی شتێکی بۆ کردوون بۆ ئینسان لە مکەملات و ئەوەیەکە زینەیە بۆ ئینسانێک ئەفەرمێ لەناو هەموو سەناعەتەکانیان کامیان لە هەمویان پلەی بەرزترە و باڵاترە ئەفەرمێ لە هەمویان گرنگتر سیاست پێغەمبەران عەلەیهیمو السەڵات وەسسەلام یەکێک لە کارە زۆر گەورە و مهمەکانیان بریتی بۆ لە سیاسەتکردن هاتوون حکمیان کردو بەسەر خاصە و عامە ظاهر و باطنی ئینسانەکانیان بینیوە طبعا پێغەمبەران عەلەیهیمو السەڵات وەسسەلام هاتوون چۆن ظاهری ئینسانیان ڕێخستووە باطنیان ڕێخستووە طبعا ئێستا بیرکەینەوە لە پێغەمبەری خۆمان عەلەیهی السەڵات وەسسەلام چەند گرنگی داوە ئێمەی موسڵمان لە ڕووی ظاهرەوە جوان بین جلو پۆشاکمان جوان بێ حتا جارێکیان خۆشەویستمان صلی الله علیه وسلم کەسێکی بینی دانی زرد بوو فەرمووی چییە بە کلسەوە یانە لای من دانەکانتان جوان ناشون سیواک بکەن ئەمری پێکردن بە سیواک ظاهرەکەمانی ڕێکخستووە باتینەکەشمانی ڕێکخستووە پێی وتوین
ئەم دڵت بە حەسادەتیتیان نەبێ، بە بەرامبەر بە خەڵک ڕقیتیان نەبێ، بە ئاسوودە بێ، ئاسوودە ئارام بێ، ئارام کاری کردووە لەسەر دڵی ئێمە، کاری کردووە لەسەر زاهیری ئێمە. ئەفەرمێ المؤمن كالشامة بين الناس، ئیماندار لە دەرەوە کە ئیبن ئەمەندە جوانە، شکڵی مڕەتەبی، تەرتیبات پاک و خاوێنەکەی وەکو خاڵێکی جوان کە بە دەموچاوی کەسێکەوە بێت چۆنە، ئەبەو شێوازە ئیماندار لە دوورەوە دەرئەکرد. دەی لە باڵتنیشە ئیماندار کەالشامەتی بین الناس، ئەبێ ئەوها ئەبێ تەواو دەرکەوتە بێ ئەمەندە جوان بێ. پێغەمبەران عەلەیهیمۇ الصەلاة وەسەلام هاتوون ئەم عالەمەیان ڕێکخستووە، ئێمەیان ڕێکخستووە لە هەردوو ڕۆوە، لە جەمسەری باڵتینمانەوە چۆن بین، ناواخنمان چۆن بێ، چ مرۆڤێ بین، لە دەرەوە چۆن بین و چ مرۆڤێ بین. ئەفەرمێ لە دوای ئەوان ئەوەلی و حاکمانەی کە هەن هاتوون ئیشیان تەنها لەسەر زاهیری خەڵکەوە، طبعاً توانای باڵتینیان نییە حکام، هەمیشەیان ئەیانەوێ زاهیری خەڵک تحکم کەن بەسەرە، ئەگەر نا لە باڵتینیانە ناتوانن هیچ شتێ بکەن. بۆیە پێغەمبەران عەلەیهیمۇ الصەلاة وەسەلام زۆر خۆشەویستن لە ناو خەڵکە، لەگەڵەوە حکم ئەکەن بەسەر خەڵکە، خۆشەویستن چونکە ئیش لەسەر باڵتین ئەکەن، ئیش لەسەر زاهیریش ئەکەن. بەڵام حکام هەموو ئیش لەسەر دەرەوە ئەکەن، لەسەر باڵتین پێیان ناکرێ. بۆیە زۆر کات حکام لە ناو دڵی خەڵکە خۆشەویست نین. ڕاستە ئیشەکانی خەڵک دەرەوە ڕێکەخەن ئەوانە، بەڵام لە ناخی خەڵکە خۆشەویست نین چونکە ئیش لەسەر باڵتین ناکەن، لەسەر ناوەوە ناکەن. ئەفەرمێ لە دوای ئەوان حکەما دێن، حکەمایەن ئیش لەسەر باڵتینی خەڵک ئەکەن، حەکیمەکان، ئەو کەسە تووشی حاڵەتێکی دەرونی بووە هێواشی ئەکەنەوە. بۆیە لە ئیسلامە زۆر گرنگە ئەگەر کەسێک لە زەحمەتیە و تۆ بچی بە دەمیەوە، یەکێک لە فەضیلەتەکان، یەکێک لە ئەجرە زۆر گەورەکان ئەوەیە کە تۆ کەسێک مەسەلەن تەعزیەبارە ئەچی دڵخۆشیێکی ئەدەیتەوە، ئەزان چەند گەورەیە ئەمە لای خوا جەل جەلالوه، چەند عەزیمە کە بڕۆی دڵخۆشی کەسێ بدەیتەوە لە کاتی ناڕەحەتێکەوە بچی تەعزیەباری لێ بکەی، فەضیلەتێکی زۆر گەورەیە. کەسێک تر بەڵایەکی بەسەرە، مصیبەتێکی بەسەر هاتووە، نەخۆشە کەوتووە، حتى لە فەرمایشتەکە ئەفەرمێ نەخۆش کەوتم بۆ نەهاتی بەلام ئەی عەبد، رب العالمین پرسیارت لێ ئەکا، یا ئیلاهی تۆ چۆن نەخۆشەکەوی، فڵانە عەبدی من نەخۆش کەوتو ئەبۆیە زیارەتی کردە بچیتە، دڵنەوایت کردە، کەلیمەیەکی جوانت پێ بووتە. ئەمە بەشی باڵتینەکەی کە کاری حەکیمانە، هیچ ئیماندارێک نییە بەشی حکمەتی نەبێ، هەر هەمووتان بەشی حکمەتتان هەیە. لەو حکمەتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەموومان بەشدارین بە پشکێ، هەر کەسەمان جوانێکی باڵتینیمان هەیە، کار لەسەر جوانێ باڵتینەکانی بەرامبەرەکان ئەکەین. فقەها و وەعەزەش ئەوانەی کە وەعەزی خەڵک ئەکەن، ئەوانە هەموویان یان محاولە ئەکەن عامەتی خەڵک قسە لەسەر باڵتینیان ئەکەن کە چۆن دای بمەزرێنن، چۆن ڕێک بن، چۆن لەگەڵ یەکە ئاشتەوا بن. ئەم شێوازە هەر هەموو ئەمانە پیان ئەوتێ جۆرێک لە جۆرەکانی سیاست کەوا بوو ئێمە واتیە نەکەین لە سیاست. بۆیە ماساڵکەی مدەرس قسەیەکی زۆر عەزیمی هەیە، ئەفەرمێ سیاست فەرضە حوسنی ئیدارە، نەک فڕوفێڵی گەورەی بەدچارە. ئەفەرمێ سیاست فەرزە لەسەر تۆ ئەگەر حوسنی ئیدارە بێت، جوان بەڕێوە بردن بێ. ئەمە کاری ئەمە لە هەموو شتێکە، لە جلوبەرگێکتا کە جوان ڕێکی ئەخی، لە ماڵێکتا کە جوان ئێڕازێنیتەوە، لەگەڵ هاوڵێکەتا کە جوان مامەڵە ئەکەی، لە مەدرسەیەکە کە دەرسەڵێتەوە جوان قوتابیەکان دەڕێکەخی، لە ئیدارەکەی خۆتە کاتێک کارمەندێکی چۆن ئەیبێ بەڕێوە، چۆن تەرتیبی ئەکەی، هەموو ئەمانە ئەکاتە چی؟ ئەکاتە ئەو فەرزەی سەرشانت کە بریتێ لە جۆرێک لە سیاستکردن. بۆیە باوکێکی حەکیم سیاسیکی زۆر گەورەیە، دایکێکی حەکیمە سیاسیکی زۆر گەورەیە کە ماڵەکەی ڕاگیر کردو ئێبا بەڕێوە. بۆیە هەر یەکەمان پشتێکمان لەم فەضیلەتە گەورە هەیە. ممکنە ئێمە زاریع نەبین، ممکنە خەیاط نەبین، ممکنە لە بینایە نەتوانین بینا جوان دروستکەین، بەڵام هەموومان پشکمان هەیە لە سیاسەتە کە باشترین جۆری کارە لەسەر زەویە کە بردن بەڕێوەیە، ئیتر مامۆسایە کە هەتا کۆتایی. باشترین جۆری سیاساتیش ئەوەیە کە ئینسان خەریکی علم بێ، خەریکی تەهزیب و پاکردنەوەی دەرونی خەڵک بێ، کە ئەمە جۆرێکی سیاسەتە زۆر گەورەیە. لە دوای کاری پێغەمبەران عەلەیهیمۇ الصەلاة وەسەلام باشترین کار ئەو کارەیە. ئەفەرمێ هەر ئیشێک کە دەست بۆ برد سیر کە بزانە چەندێک گەورەیە، ئیشەکان بە پێی شوێن و مەکان و کەسەکان و عەرزم کردن هەموو گۆڕانکاری بەسەرایە. ئەفەرمێ سیر کە علمی حکمت و دانایەتی زۆر لە پێش علمی لوغاتەوەیە. طبعا ئێمە ئەمڕۆ زۆر هەوڵ ئەدەین بۆ علمی لوغات. ئەگەر علمی لوغەزانینی خەڵک
هەرچی زمانی سەرزەوی بیزانە حکمەتە نەبە هیچ استفادەیەکی نییە. زانینی زمان بۆ زانینی حکمەتێکی زیاتر. زمانی هەر دەوڵەتێک هەر وڵاتی هەر قەومێکت زانی حکمەتێ فرەتر و زیاتر فێر ئەبی ئەمە گرنگە. ئەفەرمێ سیرکە هێزی عقلی ئەوەی کە پەیوەزێ بە هێزی عقلیەوە زۆر گەورەیە نەک ئەوەی بە هێزی حسیەوە. دائما ئەگەر مقارنە بکەی دوو ئیشاتە پێشەوە بزانە کامیان ڕەبتی بە عقلەوەیە کامیان ڕەبتی بە حسەوەیە. ئەوەی کە ڕەبتی بە عقلەوەیە حتمەن فەضیلەتی زیاتر لە شەریعەتە لەوەی کە بەسەر حسەوە بەسەر لاشەوە هەیە. ئەڵێ بۆیە هەندێک لە عولەما فەرمویانە ئەگەر سەیری عامەتی خەڵکین لە چ شتێ ئیسفادە ئەکا؟ ئایا لە زەڕەنگەرێک ئیسفادە ئەکا یا لە کەسێکی جوتیار؟ فەرمویانە لە جوتیارەکە، چونکە جوتیار بۆ هەموو خەڵک دەوڵەمەند و فەقیر، بەس ئەو تەنها بۆ چینەکە. بۆیە لە ڕووی چینایەتێکەوە سەیریانکەوە فەرمویانە زراعەت و کشت و کاڵکردن زۆر فەزیلەتی گەورەترە لە کەسێکەوە زەڕەنگەری بکە. اینجا زەڕەنگەریش بەسەر دەباغە و تویانە ئەم کەسە لەبەرەوەی ئیشەکەی لەناو ئاڵتوونایە و لەناو مرواری و مجەوهەراتە ئەو کەسێکەوە خەریکی پێستە پاکردنەوە ئەوانێ ئەمایان فەضیلەتی زیاترە چۆ کارەکەی جوانترێتە پێشەوە لەناو کۆمەڵشتی جوانە. ئەفەرمێ حکمەتیش بزانە بە هێزی عقل بە هێزی فکر دەستەبەر ئەبێ باشترین هێزیش لە ئینسانە و بەڕێزترین بریتێ لەو حکمەتێک کە لە ئینسانە هەیە. ئەتوانێ ئینسان بە حکمەت و دانایەتی بەرەو بەهەشت بڕوە، ئەتوانێ سوودێکی زۆر گەورە وەربگرێ، ئەتوانێ نەفسی ئینسانەکان پاک کاتەوە کاریان لەسەرەکە کەوابوو لە گەورەترین شتێک لەم جیهانە بریتێ لە چی؟ بریتێ لە علمی حکمت و دانایەتی کە کار ئەکا لەسەر دەرونی خۆی و دەرونی دەوروبەرەکەی. گەیاندنی علم کە لەلایەک لە لایەکان ئەفەرمێ سناعەتە، لایەک لە لایەکان عیبادەتە، لایەک لە لایەکان بەشێکە لە خلافەتی خوا لەسەر زەویە. خوای گەورە چۆن ئینسانەکانی کردە خەلیفە لەسەر زەویە بە هەمان چەشن پشکێک لە علمی خۆی دانایەتی خۆیدا بە ئینسانەکان کە صفەتێکی زۆر گەورەیە لە ڕەب العالەمینە. بۆیە ئەفەرمێ ئینسان خازینێکە، پارێزەرێکە، حرەسێکی زۆر گەورەیە بۆ گەورەترین خەزانەی خوا کە علمە. ئەبێ بیپارێزێ، ئەبێ بیبەخشێ، خوا ئیزنی داوەکەوە علمەکەیەوە بەخشکە بڵاو کاتەوە. بۆیە ئەفەرمێ باشترین شتێک لەسەر زەویە کە تۆ دەسی بۆ بریتێ لەو بەشێکەوە علمە. طبعا کە باسی علم ئەکەین وا تەسەور نەکەین علم تەنها علومەکانی شەریعەت ئەگرێتەوە. هەرچی علمێک سوودی بۆ ژیانی ئینسانەکان هەیە، هەرچی علمێک سوودی بۆ دروستبوونی ئینسانەکان هەیە، هەموو ئەمانە فەوائیدن، ئەمانە گەورەین لە ئینسانەکانە. تەسەورکەن علم لەوە ئەشێ کەسێک بیرکەنەوە ئەگەر یەکەم جار دەرزی دۆزیوەتەوە کە چۆن با بڵێن شتێکی پێ خەیاڵتە ئەەکەی، ئەبێ ئەم کەسە لای خوا چه فەزیلەتێکی هەبێ یەکەم کەسە دۆزیوێتیوە. بۆیە لە دوای ئەوە یەکسەر ڕاغیب بابێکی دەست پێ کردو ئەفەرمێ ئەم ئوسوڵی علومانە هەندێکی لە خواوەیە خوا ئەیدا. چۆن خوا جەل جەلالوهو ئەمانە ئەدا؟ ئەفەرمێ لە ڕێی وەحیەوە، لە ڕێی ئیلهامەوە، لە ڕێی خەوەوە حتا ئەفەرمێ عەبدەکان ئاڕاستە ئەکا بۆ ئەوەی خەزێنەکانی سەرزەوی بدۆزنەوە سوودی لێ وەربگرن. تەسەورکەن ئەفەرمێ علومی عەقاقیر، یعنی علمە کیمیائیەکان هەر هەمووی ئەڵێ هەندێک لەوانە ئەسڵەن جێگەی ئەوە نیە ئینسان بە تەجروبە پێ بگا، بەڵکو خوا خۆی ئیلهامی ئینسانەکان ئەکات و فێری ئەم کارە گەورەیان ئەکات. ئەفەرمێ حتا وتویانە هەندێک لەوانەی کە ئەم کارە گەورە گەورانەیان کردووە خەڵکانێک بوون کە کەئەنەما وەکو پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام وەحیان بۆ هاتووە. کەسێکمان هەیە بە ناوی هێرمس لە ئیغریقیەکان و یۆنانیەکان زۆر باس کراوە، لە علمی نجومە زۆر ئەستێرەناسیە زۆر شارەزە. ئەستێرەناسەکان طبعا ئێستا ئێمە دیقەت دەدەین، ئێمە خۆمان ئەڵێن ئەوە مەریخە و مەسەلەن ئەوە ناومە لەناو قەمەڕ و ئەوە ناومە، یعنی کۆمەڵەیە مستەڵەحاتمان داناوە بۆچی بۆ هەسارەکان. هاتوون ئاسمانمان تەوزیع کردو بە چەندین شێواز کاکەوە لێەوە خەتێکێ لێرەوە هەیە بەو شێوازە. باشە کێ خۆیمە کەسمان نەچێت ئەم ئاسمانانە؟ ئەسڵ لە ڕۆزانستێکەوەڵ ئەگەر کەسێک بێت تازە لەدایک بێ بیخەیتە ناو شتێکەوە بە تیشکی خۆر ئەوەندە بەهێز بێ بڕوە هەتا ئەگاتە کەناری ئاسمان، تا ئەم گەورە ئەبێ پیرە بێ ئەمرێ لەوە ئەچی احتیمال بواتە کەناری ئاسمان، بەس ئاسمان ئەوەندەی تری زیاد کردووە ئیننا لەموسعون هەر ناگاتێ ئەم عالەمەگە. باشە ئینسان چۆن دەرکی بەمان نەکرد؟ ئەڵێن یەکەم کەس ئەم هرمیسەیە کە هاتوو باسی فەضائیاتی کردووە لە علمی نجومە، لە علمی فەلەکیاتە،
كوقتی خۆی لای مەلایکانی خۆشمان هەر منهج بۆ علمە وردە نەما ئەڵێ ئەم هرمسە کە ئەنەما ڕۆحی چوەتە ئاسمان و هەموو هەسارەکانی بینیەوە تەحدیدی کردو لە ئاسمان ئەگەر ئەمە ڕەحمەتێکی خوای نەبێ ئینسان لەکوێ ئەزانێت چۆن دەرکەکە خۆ شتێک نیە تەجروبە بێ يعني بيركرو كي إنسان جيشت أوي كبزانة حتى الربرين أساسي اليوم ما كان الحمد لله السيارات أو شيء الدنيا بسوق بتو بأساني أروي بوشينك وقريتو جادة ناسي بيركرو أجر بالصحراء تو بروح يشتغل ناسي شلون أجيتو شوين يخوت مطلبي رحلة الشتاء والصيف شلونك هموي بأستيراك راو أم علمي أستيري هر هموي لشخصك وهات ورده وده ناوي بودانا ياساي بودانا ترتيبي كر كوسرتا كي جورك لوحي أفرمي لإنسان كان ورده حتى أفرمي علم الطب فرمي علم الطب بشيكي بريتين لوحي خواهي قورا بي عطاك لهم إنسان نقبة تجربة بي عطاك لهم إنسان بيري كردتوك باشا أمشتبو أوشتا أبي نابي دي ماندوبو كاتي أزاني لخويك يا لفكرك يا للحظيك جيشتو تأوي فعلا أمشتبو أوشتا باشا شون أم درمان لقل أم درمان عكسه شون بيزاني إنسان هو هموي تجارب نية علم الطب بشيكي تجارب أصول كان هيك تجارب نية هموي لرب العالمين وبو إنسان كان هاتوا هندك رأيان أو هاي كلا بيغمبران وعليهم الصلاة والسلام أم علومان هاتون بون منا يكم كسك خياطة هنا تسر زوي باشا كيا إدريس عليه السلام حتى شواني شوازي شواني كردنو بخيو كردني مرو مالات لبيغمبران وعليهم الصلاة والسلام أمانت كابو جورك لكاركان بيوست بأسمان وبوحي أسمان وكا جي أكري أفرمي سبحان الله همو أم علومانش هركس خوي بو خوي بشيكي ورقرتو إتر ترقيتي أكاو إيشيتي أكاو فكري جوان تري بو هنا أمان همو لبشتو حكمته إلهي هي أيوة خزينة كاني خوي لسر زويا بو عبدكاني دربخ سير روجك لروجان إما بإنسانة بوتا أي إنسان شتي تو ليرة وبالصورة لم سريزي و سريزي يكتر أبي نقص أكن وقفت جو أكن وجواني يكتر أجوزنا كاستوقع ما ينكرد به أم ربع أسانية ما قناعت أكين لزمني خمانة دوستكم سووا أفريقيا خليكي دكتورة خندن بو أيو سياريكي زور تشاكي شمها بو أيو مشرفة كم ويستي بشيبو لاديك كوبنو انتخابات يعني أبو باي هربت شوية أي مجتمع أي بوم بالسيارة كي خوم ندقي أنا الله طبعا منطقة كهم يلما بأساني السيارة بو كيو بروي أروي بردوش الدنيا أيوتي والله ممنوني شباب السيارة كم برشتي وسر سيارة كم برشتي سيارة بركل لبنزين وتنبرر دبو كيو أروي بابروي الله تشكو جورتين كيش اللي بنزين أيو كأروشتين بالسيارة أيو سبحان الله أشين بلاي ناديك أيو نمريشك نكلا شيء نقل دنكتي أنا ما مرايك شكو كم زاري أمش تزلا ببيني جاء يقول له هموي زيادة كبينا راح تبون بزين بياتو يقدر يجوا أي والله يوار رأيك هنأها تبونا بوش كي كم زارتي أبين تصور كان ألم رجعنا نرجع بياني برا مزجوت هاتم صيق بالسريع هذا لقراخي جادك وصا أم لا أولاك كبزان السيارين إنجا يعني بيرما كده سبحان الله ورد السيرك حتى أيش دركك باش إنسان لكيو دركب بالسيارة كرش لكيو بالطيارة كرد لكيو أزن ها علوم روج بروج برو بيشتر أروع لمخيلات علمية صينية باسي أوكالة إنسان طب زو لدواوية أبي هرشتكي إنسان وريو كو تخواروا طب بقاته أستي بغير دروس كردن وهابك كخوي الزرع بيته هر خوي بو خوي چکه خواه تعقی وایدی دوا انسان تصور نکری چون استعلان کسی که معیدینا من پارچه گین ایکن معیدی تا دروس بیته ولا پارچه رخولی عليه همو انسان او های بلام چنی کی درک بکرد چنی کی درک بنکرد رحمتی خدا امام غزالی به افرمی ام کون کائنات هر همو کتو ای بینی کور هر همو لپناوی تو ای انسان یک جانیه لم سرزویه یک قلنیه یک بردنیه یک دارنیه يك هوانية يك أونية شوروجك نية أستيريك نية بأسمانه طير طيورك نية حشريك بتشوب نية كبسر زي برا لبناوي تويا دروس كراو دركي بي أكي بدوايا أقر كاري تويا كبري بدوايا أقر حتى وكو علوم كان در إهاني وأدوزيته أيوة ليرا رحمتي خوال الراغب بيمان بلي أي إنسان أما أصولي كاركاني تويا تنابي واستوبي
ئەبێ لە یەکێک لەم کارانە تۆ کارکەی، ئیتر زەراعەتەکەی، ئیتر حیاکەتەکەی، ئیتر هەر شتێک سیاسەتەکەی، مهم تۆ لە دەوەرانی کارای. ئێرە شوێنی خەوتن نییە، ئێرە شوێنی تەمەڵی نییە، ئێرە شوێنی جوهد و جیهادەوە ئینسانەکان. زۆر کات ئینسان وا ئەزانە ئیسراحەت ئەکا بە خەوتن. ئێستا دیراساتەکان ئەڵێن ناوەڵڵا خەوتن هیچ علامەتی ئیسراحەت نییە بۆ ئینسانەکان، علامەتی زەحمەتیە بۆ ئینسانەکان. ئینسانەکان پێویستیان بە جوڵە و حەڕەکەیەکی گەورە هەیە بۆی ژیان نەوەستێ. ئێمە هەمومان پێویستمان بە یەکتر هەیە. ئەگەر ژیان بە هەمومانەوە نەبێ سەر ناکەوێت، دروست نابێ. بۆیە ئێوێ ئەم ئوسوڵانەمان پێ بڵێ تاوەکو نەوەستین لە کارەکانمانە، خەریک بین هەر یەکەمان لە شوێنێکەوە لە جێگایەکەوە تاوەکو ڕەب العالەمین دەرومان لێ ئەکاتەوە بە فەردێک لەو فەردانەمان حیسابەکە کە خلافەتی خۆمان لەسەر زەویە گێڕاوەتەوە. خوای گیان لەم مانگی مەولود و لەم شەو مبارەکە کە لە خزمەت وشەی پیاوێکی زۆر گەورەیە کۆبووینەوە، دڵمان بە زەلیلی ئەهێنە حوزوری تۆ، دەستمان بە زەلیلی لە حوزوری تۆ بەرز ئەکەینەوە. هاوار بۆ لای تۆ ئەهێنین یا ئیلاهی لەسەر جەم گوناهەکانمان ببورە. گوناهێ بە ئاشکرا کردومان عەفومان کە، گوناهێ بە پەنهان کردومان عەفومان کە، گوناهێ نەمانزانی کردمان عەفومان کە، گوناهێ زانیمان و زیادە ڕەویمان کرد لە حەقی تۆیە عەفومان کە، گوناهێ لەمەوە پێش کردومان عەفومان کە، گوناهێ لەمەوە دوای کەین و فریای تۆ بەناکەوین عەفومان کە. ئیلاهی دڵمان پەیوەستی دینەکەت کە یا رب العالمین، ئیلاهی وابەستەی شریعەتەکەتمان کە یا رب العالمین. خۆ داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت بمانگێڕە لەو عەبدانەی کە خلافەتی سەرزەویان پێ ئەبەخشی، بمانگێڕە لەو عەبدانەی کە بە هێزێکی گەورەوە خزمەتێکی زۆر گەورە بە ئینسانیەت ئەکەن یا رب العالمین. خوای گیان لێت ئەپارێنەوە لێت ئەلاڵێنەوە، ئیمانمان سەلامەت کە، عاقبەتمان پڕ خێر کە، لە نەخۆشی و دەبد و بەڵا بمان پارێزە. پەروەردگارە هانا بۆ لای تۆ ئەهێنین، سکوونەتی شەو و ڕۆژ، سکوونەتی ماڵەکان، سکوونەتی دڵەکان هەمووی لە دەستی تۆیایە. دەیا ئیلاهی دڵمان هێواشکەرەوە، دڵمان هێمن کەرەوە، ڕۆحمان ئاسوودەکە. ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت ماڵەکانمان هێمن کەرەوە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت وڵات و نیشتیمانمان هێمن کە. إلهي داوات لي أكين أمتك بيغمبر صلى الله عليه وآله وسلم هيمن وآرامك يا رب العالمين. خواهي جان داوات لي أكين أو من نخوش الشفاء ببنيرا أو نخوش يعني زاني وما نيانا ما زاني ولا لا شيء إما لا معنى إما خواهي الشفاء من ببنيرا يا رب العالمين. خواهي جان داوات لي أكين دروس من كبو خوت يا رب العالمين، دروس من كبو خزمة دينك يا أكرم الأكرمين. خواهي جان أو من قرزار قلي سرشاني سوك أو من كم رزق رصي حلالي زيادك داوات لي أكين بقوري خود برحمتي خود أو من بمنالي بعطاك أو من بحال مال دارك أو من بمنال كاني صالحك. إلهي داوات لي أكين أو من قرفتك وشار سرك تو خود صاحب ماني يا إلهي داوات لي أكين بقوري خود تو رب العالمين هانا ولا تؤهني قرفتك كان من شار سرك. إلهي أو عند حلال ما بدري محتاج حرام نبين تو قوري خود محتاج حرام من مك يا أكرم الأكرمين. خواهي جان داوات لي أكين برحمتي خوتو بزي خود لقناهي دايكو باكمان وبور. إلهي لقناهي دايكو باكمان وبور. إلهي لقناهي دايكو باكمان وبور. إلهي رحمتو بزي خود بسر معنا ببارينا. پروردگارا داوات لي أكين لقناهي مردو كان من وبور. تايبت أو مردواني أمتي بيغمر صلى الله عليه وسلم كبيكسنو كزن دعاء بوكا إما هانا بولايتو إهنين يا إلهي لقناها كان نبور يا رب العالمين. يا ربي خواهي جان جيان من بركة لبركات مالكان من بركة لبركات. إلهي داوات دي أكين برحمتي خود وبزي خود عاقبت من بركة لخير وبركة يا رب العالمين. لم دنيا در من مكة بإيمان ونبي إلهي زليل سرجيق من مكة محتاج دسي إنسان كان من مكة زليل بردسي إنسان كان من مكة سر من برسك عزيز من كبهز من ك إلهي بنا أقرن بتولى شاوي بيس، بنا أقرن بتولى ضلي بيس، بنا أقرن بتولى الرياء، بنا أقرن بتولى التكبر، بنا أقرن بتولى ترسنوكي، بنا أقرن بتولى فقيري، بنا أقرن بتولى كفر وشرك. خويا داوات لي أكين برحمتي خود بارز رامانك يا رب العالمين. يا ربي خويا جان لد أبارن ولد أنا علينا خوشويستي ضلي إيما محبتي ضلي إيما بقينا ببيغمبر صلى الله عليه وسلم صلاة وسلام كان إيما بيبقينا يكنا وبوتوي برسكينا ودلمان بر لمحبتي بيغمبر صلى الله عليه وسلم. يا إلهي
بخاطري أو محبتيك لنا ضلمانا هيا بو خوشويستكمان صلى الله عليه وسلم رحمة بزي مهرباني بسلمانا ببارنا أم درسانا وطاوي درس كان يترمان لقبولك كارا كان من برخير وبركتك يا رب العالمين جيان من روشن كرو بنوري خود عاقبة آخرة من يا إلهي روشن كرو بنوري خود آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. خواهي قول لقناهي مني شوي أجبوري وخواهي قول لمن قبولك يا ربي.